گوتیان ئامۆزەکەتان مردار بووە لە ئاوی مەندان لێرە لە نزیک ئێرە تەماشامان کردوتیانەوە 4 نەفەرن تقریبان یەکێکیان ئامۆزامە محمود جەمال ئەوێ دیش ئوسامە محەممەد ئەوەش کوڕی پورمە ئەو دووەکەی تیژ هەرجیرانیانن گەنجەکان تقریبان 7 گەنج دەبن جستنە ئەوێ هەندێکیان بچووک دەبن ناتوانن مەڵەوانی بکەن یەکێکیان دەچیتن دیارە زۆر مەڵەوان نابیتن دەوێتی بخنکێت بەڵام ئەوانەی تر داویتیان دەرین یەک لە دوای یەک دەچیت و تاکو هەر سوارێنەوە فات دەکەن و ئەوەی تر لێر دەمێنێتەوە هیچ تااقەتیان نامێنێت و ناتوانن هەندێک محاولە دەکەن یەکێکیان لەگەڵ یان محاولە دەکاتن بەڵام ناتوانیتن مەیتەکان دەرینیتن ئاگای لە خۆ نابی ئەوێ مردار دەبیتن زۆر بەداخەوە قوتابی قورئان بوون هەموویان یعنی زۆر بەداخەوە قوتابی خۆمیش بوون ڕاستی ئەرێ وەڵڵا قوتابی قورئان و قوتابی تەجوید بوون بەڕاستی زۆر خەمناک بین بۆیان يعني والله لە قیمەی ڕەوشت بوون لە قیمەی ڕەوشت بوون بەڕاستی يعني زۆر مؤدب بن زۆر ڕێک و پێک بوون زۆر عاشقی دین بوون ئینشەڵڵا خوا پلەی شەیدیان پێی بەخشیت دەمدی دوانم دەیدی لە شارعەکان و سڵام لێیان دەکرد و جازار دەهاتنە ماڵمان ئەلحەمدولیلا ڕێک و پێک بین زۆر ڕێک و پێک بین